هاوڕێیەکەم پێوتم ئەم چیرۆکە بجێڕەرەوە وتی زۆرمان برسی بوو کابرایەکیش خەریکی دروستکردنی نان بوو لەسەر ساجێک نانەکەی دروستە کرد و چەندارێکی خستبۆ ژێر ساجەکەەوە بۆی کە نانەکەی پێ برشێنێت وتی بە بەزیانە و پێم وت خاڵێکیان لە دایک و باوکم جابوومەتەوە تۆ زەنانم بەرێ وتی ئیشتا هێزی تیابوو هەستا دوو لە ڕووی ئێوە شەقێکی لە ساجەکەیە وتی ئەمڕۆ هەرچی نانە دروستم کردو یامە بە خەڵک لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لێبێت و ئێمە بەردامین لە چیرۆکەکان چیرۆشی کۆڕەوەکە سوپاسی تۆ سوپاسی بەرنامەکەشت ئەەکەم بەڕاستی ئەمە شتێکی چاکە چونکە ئەو کۆڵەوە و ئەو کیمیابارانە ئەو شتانە بەڕاستی بوون بە هەوێنێ بۆ کورد و بۆ هین شەهید پێشڕە و تەمان وەکو جەنابە ئەزانی کەوا لە تیپەکەی ئێوە بۆ برای من بووە زۆر لەو ماوە خۆییا بووە خۆشەویستی کورد و خزمەتکردن و ئەوە بوو پێشڕە و چوو لەگەڵ کۆسانی مامە ئەو شەوە سەمویان دروست دەکرد کەوا لە چیمە شەڕ بوو ئێمە پێمانەوتن بە باوکمی ودوتی باوکم وتی بۆ نایی وتی باوکە گیان با ئێمە شەهیدێکمان هەبێت تێگەی لەبەرەوە پێشڕە مایەوە وەکو مایەوە هەتا تقریبا دەوری سەعات دە و دوانزە و نیوە ڕۆژ لە دەوری تیپەکە بۆ تیپی پێشڕە کە لە توی مەلیک بوو هەرمانەوە خەڵکیان هین کردووە لە ئەخریەتەوە بوو پێشڕە و گوم بوو لە ئێمە وەکوکە گوم بوو لە ئێمە زۆر بۆی گەڵان بە ئیزاعەکە هاوانمانەکرد بەملا بەولا کەوا هەواڵی بزانی کاتێکمان زانی کە وتیان پێشڕە و گیراوە و لە گردی مامەیارە لەگەڵ کۆسایی مامە کۆسایی مزاستی هەردووکیان بەیەکەوە بوون هەردووکیان شەهید کران دوای ئێمە پێشڕۆمان لە خوارد وەڵوبەوە دۆزیەوە لە چەمێکە کە ناشت بوویان یعنی بەڵێ گرتبوونیان وێنا بوویان لە دەوری هین گردی مامەیارە لەوێ ڕەمیان کردبوون بەڵام ئێمە جەنازەکەیمان لە خوار وەڵوبەوە دۆزیەوە کە لە ناو برادەرێک ناشت بووی ئێوە خۆتان بەرەو چۆ ڕۆشتن لەو کاتێ ئەمە چون تقریبا تا دەوری حدود من بخۆم تا دەوری منتیقەی سێران بن و ئەوانە ڕۆشتم بەڵام باوکم ئەوان تا ئەلبەت توانیان ئەوەینەکە بوو دوایی گەڵانەوە کە گەڵینەوە زۆر هەوڵمانە بۆ ئەوەی کەوا پێشڕۆ ببین و هینی بکەین هەوڵمانە ئەم لاولا پێشڕۆ نەبوو بەڕاستی پێشڕۆ و معلەسف عسکەری خشت لەم سەرجادەوینانە بوو تێگەی خەڵکیێکی وانە بوو ئەو کوڕم بە تاق و تەنیا بێ کەس بە بێ پارە بردم لەوینان نام ئەو نەخۆشیش بۆ دوایش نەکریا بە نەخۆشی ئەو دوخۆش جەمالە بوو نەیزانی بڵێ هیچی ماوێت اینجا حاڵەکاتێکی خراپ مەسرها لە خەزێماتان کردێ ڕۆیشتم هەتاک و دوو ئاو بەم مناڵان و دەمێ یەکێ بە کۆڵمەوە کێ بە باوە کۆڵێ بە کۆڵمە و جل و بەرگ حاڵێکی ناخۆش حاڵێکی ڕاوکە مناڵێکی خۆت مناڵێکی خۆم لەدەستدا بەڵام بێ ئەوەی کەس بزانانی ئەمە بە هینیکیمە ئەو کاتە ئینە حەسەن نەبوو ئەرە وەڵڵاهی ئەو مناڵمە جوان ئەو 12 ساڵە لە دەستمدا ئەو مناڵات لەو مناڵەکەم تقریبا سەوە فاردامەکەی ماوە بجوانەوە بینە 6 یا 7 و فاردامەکەم بۆ کردووە کوڕ بوو قوربانم لە دەستمدا بێ ئەوەی هیچ هینێک بێ بی ئاماژەیەکی بێ کە خۆم ئەزانم سوور تەسیریکی بیاوەکەوی ئەو لە کۆڕەکەیتە زۆر بوو مرد یەکێک لەو شتانی کە لەبیر ناچێت کە ئێمە لە نزیکی لە عەربەت دەرچوین پیاوێکم بینی بەو شەوە نانی ئەبەخشێەوە یعنی دەوری سێ و نیوی شەو سێ دەستەوارە نانی زۆری هەڵا بۆەوە دای پۆشیمون بەنالون هەچی دوو نان و سێ نان و پێنج نان بە پێ خێزانەکان ئەی بەخشیەوە بە خەڵکەکەیە دایک وتی لە ڕەوەکەیە مناڵەکان نەدابڕاوە ئێوە بیرتانێت وەڵام من بە حاڵ بیرمێ بڵێن تقریبا 7 ساڵ ساڵە بەرەو نابێ وەڵی ئەوم زۆر بەلا ناخۆش بوو حەزم زۆر لە برسیم بوو زۆرتم تخوابا لێ تۆزەوتی وەڵی نادەمێ مژنێوتم تخوادای کە زۆرم برسێ پێ بڵێ یەک لە تینانی ئەوەم باتێ وتی وەڵی بڕۆ نادەمێ ئەوەم دوعا لێ کردی ترەوەم زۆر پێ ناخۆش بوو ئەرە وەڵی ترساین برای من ترساین کەسان شکورتیان نەچوە لە کەسمانتیان نەچۆش لە خوا بەزیاو بێ ئەو چیرۆکە زۆر ناخۆش بوو ڕۆژی چکە لە دایکمدا بڕام ئەینە شت منەو کاتە گەنج بووم ژنوشتم نەبووم 500 ساڵ و تەمەنی من ئەو ڕۆژەش زۆر ناخۆش بوو کامل مکەمەل 24 ساعت دایکم نەبینی ماڵی مامێکی کەم سێ چوار مناڵی هەبوو ئەوان سیاریان پێ نەبوو ئەو دەقەیە مناڵەکانی سەماشەڵە هەموو گەورن و پیاوە نوێکیان هەر بازان برادری خۆ دەکات شەماڵ سەلوانی گوێ لێ بە شەماڵی حسێن لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە بزانم
مامۆستا شەماڵ ئەوان 4-5 بوون ئەو کاتە تەمەنیان زۆر مناڵ بوو هاتنە لای ئێمەوانەوە غەریب نین هەر ئامۆزام نەڕۆک و خۆمانوان بەس سیارەکە بۆ هەرگە بەرازیلیی بچوو بوو خۆ ئاگادارەوەزان 4 کەسی دیا بوو ئەیتر هەمووی لە باوش و لە چی و باش من خۆم پاڵمەنا بە سیارەکە سیارەکە ئیشی ناکرد بانزین زۆر گران بوو نەبوو نەوتیان کردە ناو سیارەکە من شتێکم بیریە لە ڕەوەکە خزمێکی خۆمان بوو ساریش پێ بوو با بڵین لە شوێنی هینەکەی لە شوێنی سایقەکەی 4 نەفەریتیا بوو نەفرێک لە تەنیشتی نەفرێک لای ڕاستی نەفرێک لەسەر قاچی نەفرێکی لە سەقاچی مناڵوشتی وا بوو بڵین سایرەکە 4 سایقی وایە ویزە بە تقریبان و بەشەر وای لێ هاتبوو کوڕێکی دراوسێمان هەبوو ئەو هاوسایقی بۆ کردینەوە کاتەوی جازەوشمان نەبوو تۆسێ قەرەباڵغیش بوو ناخۆش بوو کەس بەسەر کەسەوە نەبوو وەسەکان ناخۆش بوو خەڵک وای لێ هاتبوو شەرمی لە هیچ شتێک ناکرد من ئافرەتمە بینی یعنی وەکو شتێ من خوشک و دایک و برای لێ هاتبوو نەفس نەمابوو نەفس سەر هیچ کەسێ پیاوتە بینی مەسەڵەن خۆر بووتە کردەوە دوو لە زەیناسی کرد شتێ کرد وەکو تەوالێت شوێنی بەکارێنا شوێن نەبوو لەسەر جادی ئامە ئافرەتێک دەبینی و ئافرەتێت لە ڕووی ناهاو سەریشی بێتە لە دەرگاگەلە و شتەکە شەرم نەمابوو هیچ شتێک نەمابوو من شەوێکیان یەکێک چیرۆکیشکە ئەو لەوە سەر هەر چیرۆکە بینەوە سەر چیرۆکە خەریب خەنچێم ئەومان پێن و ئای بڵین پاکمان پێ نەبوو خواگادارە من چون قڕام خواردەوە یەکێک لەو چیرۆکانی کە لە بیر ناچێتەوە تاوان خۆتزان کۆڕۆپڕە لە چیرۆ و ئەم چیرۆکانە ڕەنگە هەر پارچێکی پەزڵێکی چیرۆکان لا یەکێ بێت مەسەڵەن یەکێک لەو پەزڵانەیە لەو چیرۆکانی کەم لە بیرم ناچێتەوە لە بیارە لە پێشێ بگەنە بیارە بە شاخکەوە مابووینەوە بۆ دامێنەوە لەسەر و زەردەهاڵەوە بەیانی لە دەوری سەعات 4 و لە گریان خەبرم بۆ من بەڕاستی کە چوم لە سیارێک لە پێشمانەوە بوون ئێمە لە عەرزەکە خەوتین بەڕاستی وتم بۆ چیەک دین وتیان وڵا ئەم ژنە لە شێوە مناڵەکە لە باوشیان مردووە 2 مانگ بووە ئەتر بەڕاستی من کە بینیم لە سەرماشە زۆر سەرما ئەوەی بوو ینی جۆرێک هین بوو ینی شین بوو تقریبا تێک چوو بوو وەڵا تێک چوو بوو گۆڕمان بۆڵکەن ئەوە چیرۆکێکی غەریب بوو بەلامەوە ڕەوەکە باڵم بە عەربانە ناسحاوەشەوە بۆ تەیۆڵە بە عەربانم بۆتەوە تێوەڵە بە عەربانە هەموو شتەکان سوای عەربان هەموو شتەکان سوای عەرباناڵیش نەخێڵ سەرزەمین نابوو بەس خۆمە تاقتنی بەواکم دایکم پێش ڕۆشتن من بەتانی و برنج و شەکر و چاو ڕۆن و خیرێکی باشی باڵم پێ نالێ سحاوەسە بۆ تەیۆڵە بە عەربانە یارمەتی خەڵک تیا لە ڕێگە طبعاً شەکرمەیە بەچە برنج و خشتمەیە بە کەڵگە و برسی و نارمەیە هیچ شتێکی ناخۆش نەبینی لەو ڕێگایە وەڵا خەڵکمانە بینی مناڵەکەی ئەمر لە برسا و پێخاوز بوون و دشتی زۆر ناخۆشمان بین لەو ڕێگەیە چەندێک هەستەکەی حکوومەت یاریمی کوردستان هەموو لایەنەکان وەفای ئەو خەڵکان لە پێشچاوایە کە لە پێناو ئەوانە ڕایان کرد من پێم وانە حکومت هەرێم بەو هەنگاوە بەباشی هەڵسابێت لەبەرەوەی نییە ئەوە ینی ماندووبوونێکی زۆری خەڵک بوو خەڵک ئازار و ماندووبوونێکی زۆری چێشت تا ئەو وەزع دروست بوو بۆ نمونە ئەو شەوەی کە خەڵک ڕایە کرد شتێکیانەوەدان و تۆپ تیارە دەرمان ناکە لەم شارە ئەو بوو هەمووشی ڕای کرد بەڵام ئایا تا چەندێک هەستەکەی حکوومەت یاریمی کوردستان وەفای ئەو ڕاکردنی بیرە کە خەڵک لە پێناو ڕاپەڕین و لە پێنا ئەو شۆشەیە ڕای کرد نەک تەنهاوە چەندها ڕەومان بینیەوە مەسەڵەن کە خەڵکی ئەم وڵاتە ڕێی بینی وەڵام تا چەندێک هەستەکەی حکوومەت یاریمی کوردستان هەموو لایەنەکان هەموو حیزبەکان بەبێ جیاوازی وەفای ئەو خەڵکیان لە پێشچاوایە کاکەوان بەتاکید خۆی ئەتوانی ئەوە بەجۆی چێ داڕێژینەوە ئەو قسەی بەڕێزێت خەڵک لە پێناوی بەڕاستی مەسەلەن ئەو ئازادی کە بەدەستیان ناو لە ڕاپەڕینوە ئەو بڵین 2-3 مانگە ئەو مانگە ئەزانی ئازادی چییە بەڕاستی بۆیە جایکەش بە هیچ جۆرە ئامادە نەبوو بچێتەوە ژێر چەتری بەعس وە کارەسات بوو مەسەن ئێمە لەو کاتەیە کە بیسمان من لە بیارە بووین بیستمان وتیان وەفدی کوردیە چێتەوە بەخا بۆ مفاوەزات و ئەوە کارەساتێکی زۆر گەورە بوو چونکە جوانی ئەو ئەگەر سەرکردایەتی کورد بەڕاستی ڕێزی کۆڕە و ڕاپەڕیان بکرێ بەڕاستی شەڕینە خۆیان ناکرد و ئەوەی کە کردویانە بەڕاستی لە پێناوی با بڵێن دوی هێزن پارتیۆچێتی کە بەڕاستی تاکو ئەم لەحزێش شەڕ لەسەر دەسەڵاتەکەن و شەڕ لەسەر کورسیەکەن و ئەوەی کە ئەم لەحزەیە هەیە ڕەنگە بەڕای من ناومێنترین لەحزە بێت لە هەموو ژیانی هەمووی شەکمانە خەڵک لە پێناوی بەڕاستی مەسەلەن ئەو ئازادی کە بەدەستیان ناو لە ڕاپەڕینوە ئەو بڵین 2-3 مانگە
ئەو مانگە ئەزانی ئازادی چییە بەڕاستی بۆیە جاریشکەش بە هیچ جۆرە ئامادە نەبوو بچێتەوە ژێر چەتری بەعس وە کارەسات بوو مەسەن ئێمە لەو کاتەیە کە بیسمە من لە بیارە بووین بیستمیان وتیان وەفدی کوردیە چێتەوە بەخا بۆ مفاوەزات و ئەوە کارەساتێکی زۆر گەورە بوو چونکە جوانی ئەو نایە ئەخن ڕاپەڕین بڵێن کۆڕە و نایەکی زۆر گەورەیە یعنی مەسەلەن من بەژیان نمبینەوە دکتۆر بێتە ناو خەباتەوە دەیان دکتۆری ئەم شارە لەگەڵ تا بەو شاخ و چێوا سەرەکە و ئەم هەموو مەسەلەن ژن و کچ و دایک و پیاوی پیر مەسەن مناڵ و ئەمە مەسەلەن نایەکی زۆر گەورە بوو بۆ دیکتاتۆریە ساوکاریان نەکردن مەسن و کاتایە سواری سایرتان کردن و لە بەخوا شتەکە ئەمە نەکەم بوو سیارەوی نەکەم خەڵکەکە زۆر بوو بێ ئیسیفادە بوو هەر سیارە هەڕێک نەبووین نەوەڵا جارێکیان خۆم کە ساوکاری نەکرد ئەرە بەخوا نەنان بوو نە هەر پڕێکم بۆ کۆڵ بردووەش بەشی هینێکی تا گەیشتی لەسەر دوو ئاو ئەو بەو حاڵیتر ئەحاڵ زیارن ئەوش بەش نەکرا لەینەکە فڕیانەدا تا ئەمانگرتەوە تا شتێکم دەستەکەەوەی بوو یعنی ئەوە نەبوو تەوزیعیکەن زۆربەی زۆری کەسەکان ئەوانەی کە بەتەمەن بوون وتیان